ساڵێک لەمەوبەر بەهۆی یاریەکی مەترسیدار بە چارەنووسی گەلی کورد لە باشووری کوردستان لەلایەن ژمارەیەک سەرکردەی باڵای حیزبە سیاسیەکانی هەرێم زیاتر لە 150 خاکی کوردستان کەوتەوە دەست حکومەتی عێراق کەچی بە ئێستاشەوە بکەرانی ئەو یاریە مەترسیدارە نەداوای لێبوردنیان کرد نا بەرپرسیارەتی بەرەنجامەکانیان گرتە ئەستۆ بەڵکو ئەو دەستە حیزبە سیاسیە هەر یەکەیان ئەوەی دیکە تۆمەتبار دەکات چاودێرێکی سیاسی پێی وایە سەروەر نەبوونی یاسا و دامەزراوەکانی هەرێم وای کردووە ئەوانەی 16 ئۆکتۆبەریان خوڵقان ڕوبەڕووی سزا نەبوونەتەوە. سیستمی دیموکراتی ئینسانی مەسئول دروستەکە. ئێمە مادەم سیستمێکی دیموکراتیمان نییە یعنی ئەوانەی کە هەمانن بەرپرسیارەتی هەڵناگرن. کەس بەرپرسیارەتی هەڵناگرێت لە هەرێمی کوردستانە. ئەگەر سەرکەوتنێکی سادە هەبێ هەمووی خۆیەکە بە خاوەنی. بەڵام یەک کەس نییە یعنی بەرپرسیارەتی شکستەکان هەڵگرێ. تەنانەت ئێمە ئەنجومەنێکمان هەبوو بۆ ڕیفراندۆم. دوای ئەوەی ڕیفراندۆم شکستی خوارد یعنی ئەو ئەنجومەنە یعنی هەر لە خۆیەوە هەڵوەشایەوە نەسوێ ژێرباری ئەوەی کە شکستێکی هێناوە بەسەر هەرێمی کوردستانە. هەر لەگەڵ ڕاگەیاندنی وادەی ریفراندۆم بۆ سربەخۆیی کوردستان بەرپرسانی بەشێکی کەم لە لانە سیاسیەکانی هەرێم لەوانە کۆمەڵی ئیسلامی کوردستان داوایان کرد وادەی ئەنجامدانی بۆ کاتێکی دیکە دوا بخرێت بەڵام سەرکردە باڵەکانی پارتی و یەکێتی بە پشتیوانی چەند حیزبێکی تر گویان بە هۆشداریە نێوخۆیی و دەرەکیەکان نەدا چاودێرێکی سیاسیش ناشارێتەوە هەموو ئەو ڕووداوانە بەهۆی دواکەوتوی عەقڵی سیاسیەوە بووە. ئەوەی لە پشتی ڕوودانی 16 ئۆکتۆبەرەوە بێگومان بۆیە پۆزش نهێنێتەوە لەبەرەوەی کە لە وڵاتێک ئاژین سەروەری یاساییتیانە و پێیان وانە هیچ باجێ نادن لەو پێناوەیە کە داوێنە بەڵکو تەنانەت پۆزش شانازیش پێوەکەن هەندێک جار بۆیە ئەوە وای کردووە کە پۆزش نهێننەوە یاخود داوای لێبوردن نەکەن لەبەرەوەی لە هیچ سزا و لە پێچینەوەیەکی یاسایی و تەنانەت لە دەنگی خەڵکیش ناترسن لەبەرەوەی ئێستا هەڵبژارنەکان ڕوون بۆ کە خۆیان چۆن مامەڵەی لەگەڵا ئەوەی کە 16 ئۆکتۆبەر یعنی کوتومت ڕوونە یعنی پەیوەندی بەلایەنێکی دیاریکراوە هەیە کۆی پرۆسەکەش پەیوەندی بە هەمومانەوە هەیە ململایەنێکی شێ لە ساڵەکانی 60ەوە بەردەوامە کە عەزێتی میلەتی کوردی داوە بەداخەوە تاکو ئێستا ناتوانین لە دیدێکی نەتەوەیی سەر و حیزبیەوە ڕووداوەکان بخوێنەوە هەڵوێستیان لەبارەیەوە بگرین ئەو عەقڵە دواکەوتووی کورد بوو کە لە 60ەکانەوە لە ململایەنێکی نەزۆکی نانەتەوەیایە کە بۆ بەرژەوەندی حیزبی و عەزەدانی بەرامبەری حیزبەکەی پەنا بۆ شەیتانی ژەبە. یەکێتی و پارتی لە مێژووی دروستبوونیانەوە تا ئێستا دەیان جار خەڵکی کوردستانیان تووشی شکستی گەورە کردووە کە دوایینیان ریفراندۆمە شکست خواردووەکە بووە کە جگەلەوەی زیانەکەی بەر هاوڵاتیان کەوت دۆسەی سربەخۆبوونی کوردستانی بۆ دەیان ساڵی تر دواخست. ڕێمی عوسمان کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.